أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا أفضل الذكر لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير بینەران و بیسەران و خۆشەویستانمان لە هەر شوێکی ئەم دنیاە بینەر و بیسەری ئێمەن سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. جەژنی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز و مبارەک بێ. داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبول کردبین و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە بارەگای خۆی ئینشاءالله. Sevgili izleyenler, bayramınız kutlu ve mutlu olsun. Her gününüz inşallah bayram olsun. أحبتي المشاهدين الكرام، أود أن أقول لكم عيد فطر مبارك عليكم جميعا وعلى سادتي المشاهدين والمشاهدات أينما كانوا. تحية طيبة لكم. نتمنى أن يتقبل الله منا طاعاتنا وعباداتنا في هذا الشهر الفضيل شهر رمضان المبارك. خۆشەویستان و بەڕێزان، لە دیمانەیەکی زۆر جیاواز و تایبەت لە جەژنانەیەک کە پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویستیەکەین لەگەڵ میوانێکی هەمیشە دڵسۆز بۆ کورد، خۆشەویست لە نێو دڵی کورد، لەگەڵ میوانێک کە هەمیشە دەستێکی باڵای هەبووە لە بەها ئەخلاقیەکان، لە پێگەیاندنی نەوەکان، لە جوانتر بەڕێوەبردنی وڵاتمان بە هەموو شێوازێک. الحەمدولله لە قۆناغی ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا هەر بەو نەفەس و توانایەوە پشتیوان بەخوا بەردەوامە بێ. پێکەوە ئەچینە خزمەتی جەنابی دکتۆر عەلی قەرەداخی لێرەوە بەخێری هێنین بۆ نێو بەرنامەکەمان، بۆ نێو بەرنامەی جەژنانە. زۆر بەخێر بێن جەنابی دکتۆر، هەرچەنە من داوای لێبوردنەکەم سەوتی شت ماندووە، بەڵام هیوادارم پەیامی جەژنانەی خۆت بگەێنی بە بینەرانی بەڕێز و خۆشەویستمان و دواتر ئەچێنە نێوەڕۆکی بەرنامەکە. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی جەژنە پیرۆزە پێشکەشەکەم بە هەموو براو خوشکانی بەڕێزمان لە هەموو جیهاندا و داوا ئەکەین کە خوای گەورە ئەم جەژنە بگەڕێنێتەوە سەر موسڵمانان بەگشتی و لەسەر گەلی کورد بە تایبەتی بە خێر و بە بەرەکەت و بە خۆشی و بە قەبوڵبوونی عیبادەتمان. چونکە ئەم جەژنە حەقیقەتەن جەژنێکە دوای ڕەمەزان هەموو ئەمەلمان وایە کە خوای گەورەش جەژنانەمان بداتێ. جەژنانەی ئێمەش لای خوای گەورە ئەوەیە کە ڕەمەزان و ڕۆژەکانمان لێ قوبوڵ کات و ئینشاءالله تاعەت و لەیلەة القەدرمان لێ قوبوڵ کات و ئینشاءالله لەگەڵ حەزەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەگەڵ خۆشەویستانی خۆی حەشرمان بکات إنشاءالله. للصائم فرحتان، فرحة عندما يفطر وفرحة عندما يلاقي ربه. وبيغمري نازدار مع صلى الله عليه وسلم لفرموديكا فرميتي إنكم سترون ربكم كما ترون القمر ليلة البدر. جنابي دكتور، أم خوشيت شيء كمسلمان به هستي بيبكى لدواي سي روجمان دوبون روجو عبادة تراويح شو نخوني نوجي باني لكاتي خوي وتينوتي وبرسيتي همو أمانة تحمل بکە لە پێناوی پاداشتێکی گەورە، ئەویش هەم عیدی فیترە کە ئێستایە، هەم بینینی خوای جەلە جەلاله. حەقیقەتەن مانگی ڕەمەزان ڕۆژۆکەی خوای گەورە هەدەفێکی گەورەی بۆ داناوە، فەرموویەتی لەعەلەکم تەتەقون. وشەی تەقواش وشەیەکی زۆر گەورەیە، شمولی هەموو تاعەتی خوای گەورە ئەکات بە ئەوامیری بە نەواهی. سەرکەوتنی ئینسان لەسەر نەفسی خۆی کە تۆ دوای 30 ڕۆژ خۆشەکە لەوەیە کە من توانیم سەر بکەوم لەسەر نەفس، توانیم کە بە قسەی خوای گەورە بکەم،
توانیم ڕۆژۆکەم هەر ڕۆژووی دەمی و بەدەنی نەبێت بەڵکو ڕۆژی دڵ و ڕۆژووی دڵ و کردەوە و هەموو شتێکی جوان بێت. لە حەقیقەتە ڕۆژۆکەی من مەقصودم هەر کەسێکی موسڵمان کە من شکری خوا ئەکەم ئەم فەرحە ئەوەیە کە من توانیم سەیطرە بکەم لەسەر نەفسی خۆم. نەفس سێ شتێ یەکەم شەهەواتی ئارەزووی ورگ و خواردن و ئەمانە ئینسان لە ڕەمەزانە توانی کە سەیطرە بکە لەسەر ئەو ئارەزوو. دووهەم ئارەزووی زوڵم و زۆر و سوڵتان ئەوەش بێگومان ئینسانی مسلمان کەگە بە ڕۆژوو بێت ناتوانێت زوڵم کا لە هیچ کەسێک ئەوەش بەڕاستی بارەمەندێکی گەورەیە. سێهەم چاکردنی نەفس و باشکردنی نەفس چونکە ئێمە پێویستمان دائیمەن بەوەیەکەوە ئیسلاحی نەفسی خۆمان بکەین. چوار شتی گەورە هەیە لە داخڵی ئینسانە پێویستەکە ئێمە تەسکیکەین. یەکەم ڕۆح بەرزیکەینەوە مربوط بە بەخوای گەورە بە هیچ شکلێک خۆی زەلیل نەکات ئەم ڕۆحەیە ئەو ڕۆحەیە لای خوایە. دووهەم نەفس پاشی کەینەوە لە شەهەوات و ئارەزوو بۆی بێتە نەفسێکی مطمئنە بێتە نەفسێکی لەوامە بۆی بگاتە نەفسێکی ڕازێ بێ لە خوای گەورە و خوای گەورەش لەو ڕازی بێ. هەروەها دڵیش ئەبێ فڕیکەین لە حوب لە خۆشەویستی بۆ خوای گەورە بۆ پێغەمبەر بۆ موسڵمانان بۆ کردەوەی چاکە و دووری خەین و لە هەموو شتێک. هەروەها عەقڵیش لە جیاتەوەی بیرکەینەوە لە شتی بچووک بیرکەینەوە شتی گەورە خزمەتی گەلەکەمان بکەین نەک بیرکەینەوە دوو لە ڕووی جەنابەتەن لە گەندەڵی و لە خراپە بەڵکو ئەم چوار شتەیە لە ڕەمەزانە ئەگەر تەحقیق بوو ئینسانی مسلمان شکرێکی زۆر گەورە ئەکا بۆ خوای گەورە کە توانوێتی سەرکەوتوو بێ جگە لەوە ئینجا لە دوای جەژن تەمان خواردن و هەموو شتێکە کرێتەوە بە شەکڵێکی مباح. جەنابی دکتۆر ئەمە باسێکی کورتی سلەی ڕەحم بکەین. جوانە عادەتەن لە جەژنە خەڵک سەردانیەکەکەن باوک بۆ لای ئەولاد بۆ لای باوک و دایک هەروەها خزمان بۆ لای یەکتر وەل ئێمەش لە کوردستان سوپاسی خوا ئەکەین سلەی قەرابە و سلەی ڕەحممان بۆ یەکتری زیاتر هەیە تا وڵاتان و گەلانی تر. الحەمدولillah. جەنابەت چۆن پێناسەی سلەی ڕەحمەکەی و لە شەریعەتی ئیسلاما چۆن باسی لێوە کراوە؟ سلەی ڕەحم وەکو خوای گەورە لە حەدیسی قودسیە ئەفەرمێ لای خوای گەورەیە لە خوای گەورە فەرمیەتی ئەمە جوزئێکە لە ئیرادەی خوای گەورە لە قودرەتی خوای گەورە لە زاتی خوای گەورە هەر کەسێک سیلەی ڕەحم کات خوای تەعالی سیلەی ئەکات هەر کەسێک قەطعی ڕەحم کات خوای تەعالی قەطعی ئەکات. لە حەدیسێکە فەرمێ کە وەختی ئەم ڕەحیمەی دروست کرد فەرمی ئەصیل من ئەصیلەکە من یەصیلوکە وأقطع من يقطعك. جاء أما قسيكي زوزو قوريا خواه قورا حتى لباسي مواصفاتي بياي خرابها فرمشي إن عسيتم أن توليتم في الأرض وتفسدوا وتقطعوا أرحامكم. نعم القرآن في رزك فرمت دوشت على ربتي كدو لبين فسادا ولبين قطع رحمة جهر كسيك قطع رحمي كدو معنى وايا پیاوێکی خراپە پیاوێکی باش نییە بەڕاستەکەی جا لەبەری مەداوا ئەەکەی لە مسلمانان و خاصەتەن لەم جەژنە پیرۆزەدا هەر کەسێکیشەکە مشکلەیەکە بوو بێ لە بینە ئەو مشکلەیە لابەت خەیروکما الذي يبدأ بالسلام. باشەکەتان ئەوەیە باشترەکەتان ئەوەیە شاکترەکەتان ئەوەیە کەوا دەستەکا بە سەلام. تۆ بەتەمام مەبە ئەوەی کە سەلامت لێ بکات تۆ بشۆ بۆ لای تۆ زیارەتی بکە. تو ئەگەر پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیسێکی ترە فەرمێ ئەگەر ئینسانی مسلمان چوو بۆ لای کەسێک کە سلەی ڕەحم بەجێ نایەنێت ئەو کاتێ خوای گەورە ئەجرێکی زۆر گەورەی بۆ دانێت زۆر گەورە. زۆر باشە جەنابی دکتۆر ئەمەی کە بابەتی شەرعی بوو کۆتاییمان پێهێنا لە بەرنامەکە چونکە جەژنە ئەمەیە هەندێک بابەتی جیاواز باز بکەم کە تا ئێستا ڕەنگە بینەرانی بەڕێز لەسەر ژیانی جەنابی پرۆفێسۆر خەرەداخی نەیانزانی بێت. دەنگ و باسی ئیتیحاد لە ئێستادا ئیتیحاد چۆنە کاروبارەکانی چۆن ئەڕوا و ئێوە لە وڵاتی قەتەر ئایا ئەم ئیتیحادە بنکەی سەرەکی لێرەیە و ئەفرۆعی لەکوێ هەیە ئەگەر زانیاری مەسێت. ئێستا ئیتیحادی عالەمی الحەمدولله
زیاتر لە 96,000 ئەندامی هەیە کە ئەفراد و 64 مؤسسەی عالەمیش ئەندامەتیە مؤسسەی وا هەیە لە ئەندەنووسیا ژمارەی ئاعزاکانیان تقریبا 5 ملیۆنە بەڵێ الحەمدولله لە وجودمان ئێستاکێ لە 92 دەولەتە هەین لە فەزلی خواوە دەوری زۆرە ئیتیحاد لە زۆر شتا یەکەم بۆ لەژنەکێمان هەیە بۆ تەسکیە و تعلیم لەژنەیەکمان هەیە بۆ ئیجتیهاد و فتوا لەژنەیەکمان هەیە بۆ ئوسرا لەژنەیەکمان هەیە بۆ خوشکان تقریبا 12 لەژنە ئیش ئەکات جگە لە فروعەکان لە هەموو بوارەی تربیە و تعلیم و بەتایبەتی جانبی تەوعیە بۆ عالەمی ئیسلامی و بەتایبەتی بۆ ئەوەی کەوا ئێستاکێ هەموو بەداخەوە دشمنانی ئیسلام تەرکیزەکەنە سەر چەند شتێکی گەورە یەکەم نایەنەوە محارەبەی ئیسلام کەن وەکو ئیسلامێ بە عمومی ئەیانەوێ محارەبەی ئیسلامی حەقیقی بکەن ئەیانەوەی ئیسلام ناوەکەی هەبێت بەڵام معوەج بێت تەبغونەها عیوەجا وەکو خوای تەعالی لە قورئانە فەرمێ ئەیانەوێ ئاینێک بێت یعنی هەر مجەڕەدی سیلەیە بێ لە بینی ئینسان و خوا ئەمە مشکلێکی گەورەیە واجبی علەمایە کە تەصەدی بکات کە ئەمە ئیسلام اليوم أكملت لكم دينكم الإسلام حياته الإسلام برنامج أبو إنسان أما مهمة جدا أم مؤامرة قورية إما محاولة أكين بهم وجودي خمان تصدي بمان كذوب وشياكين لضمن أمانة ما يسمى بالإبراهيمية كإساك يخو إما إبراهيم باوكي همو لا يكمانا قدوي همو بيغمرة كان بلام لعيني كاتشا أوان أيانويت شتي دروس كي لهموي لا تسليسو لا زوجتي تر يعني شتيكي عام كهموي قشتي بكات بيقومان جولك في رازينية باباش في رازينية بلان بو مقصود يعني مسلمانا في رازيبت شتيكا فرس كريه لسر مسلمانا أمام تحديكي قوريه لبرشاوي همو علماء كان إيما جزء كي العلماء تحديه كين يكي كتير تحدي إلحاد السبب راسكي بهوي أم مشاكل عنوة زور محاولة أكريكا جنج دور كبيت الأخوي قولة أما أبي برنامج مع بودانا وكشون تصديب كين يكي كتير زور مهمة كمسائل أسرة تفكيك أسرة جندرة أمانة ونسبة طلاق زور بو أما محاولة أكين حل بكين يكي لو أنا مسائل أخلاقيات وكون مثلي وشذوذ أما اشتكي زور خطرة تصاداما بوكردوا هرشان بلاي غربة وكشتشي قوري أما بعكسوا ببيانات وبإعلان وبمؤتمرات وبهمشتك تصديك كأما مخالف إنك مخالفي هم أديانة مخالفي فطري إنسان بلكو حتى مخالفي فطري حيوانيشا بلكو مخالفي فطري كونيشا خواي قوري أم كوني همو درس كدوا علما وشرعا لدوش سبحان الذي خلق الأزواج كلها مما تنبت الأرض ومن أنفسهم ومما لا يعلم كوابو أم مسألة اشتك كونية علماء خوش أنواع حمو اشتك زوجة تو شون تواني مثلي ليلى درسكي مخالفة فطرية أما تصدعي بوكين أما أنا إيما لقل علماء مسلمانانا تحداي بوكين الحمد لله وجود ما لقطرها إيما جاران أول يكم جار كدان يعني دامنا تقريبا لإيرلندا الشمالي يكم مؤتمر مع بريطانيا أبو بهوي ظروفي عالمي عربي وأمانة بلام استكي الحمد لله وجود من هي لقطر أما يكم ولا عيني كات الشاب لتونس همانا لمغرب همانا عفوا لتركيا فرقين زور بقوت وباشمان هي لزور شوين الحمد لله أندونيسيا حتى لروسيا مكاتب تمثيلي زور من هي لزور شوين ولاتانا استيتحاد متحققتك الحمد لله كدور رولي خوي هي لخبو خدمتي إسلام الحمد لله استاذ جناب محلي إقامة بلين بقشتي لقطر بيقومان لقطر أجيت بلام هاتو شوي كردستاني جاكي زور زار ديتو أرويت زور باشا إما لقطر ورزو صلاة جينين بهمو بينلاني برزو خوشويستمان وصفاسي ميوانداري جناب أكين كليرة جناب عزيز بإمو وشيشاوة وما شاء الله ليرة من مكتبو كتابخاني شي زور جوان و زور پرهیبت و شکو أبينم ليرة أم بشاني كمن أبينم بونمنا الاقتصاد الإسلامي بونمنا لم بروا قانون أبينم لو بروا
مقاصدی شریعە ئەبینم کۆمەڵێک بابەتی زۆر جیاواز بەڵام دکتۆر عەلی لە بابەتی فقی اقتصادا زیاتر تعمقی کردووە چووەتە ناوەڕۆکیەوە تا ئێستا ئەو داهێنانە چییە کە دکتۆر عەلی لە دنیای اقتصاد داهێناوە؟ الحمد لله وكو جنابت فرمو ئێمە بەهۆی خوێندنەوەمان دراسەمان لە مەدارسی شەرعی وەکو شتێکی مەوسوعی دروست کراوە لە ناو مێشکمانە ئەوە نەحو و صەرف و بەلاغە و علمی کەلام و عەقیدە و فەلسەفە ئوسوڵی فقه و هەموو ئەم شتانەیە تەڵعاً دەوری وەکو پێوتێ 12 علمەکە ئەوم بۆ خۆم تۆزێک فەقێ بووم بۆیە دەستت خۆش بێ 12 علمەکە ئەوە الحەمدلله خوێندومانە دوایەوە چووینە ناو معهەدەوە و دوای معهەدیش چووینە ناو کولەی شەریعە و قانون و من ڕیسالەی ئەسڵی دکتۆراکەم لە شەریعە و قانونایە دوای پاشەوە دیبلۆمێکیشمان وەرگرت لە اقتصاد بۆی کەوا زیاتر تەطویری پێبین بەڵام زۆربەی کارەکەم خستە سەر اقتصاد چونکی زۆر پێویستمان پێی بوو بەڵام ئێستاکێ ماوەیە کە لەگەڵ والحەمدلله لە نەتیجەی ئەو جهود و کارەوە چەند شتێکی زۆر باش ڕێک کەوتووە یەکەم مەوسوعەیەکی گەورە دروست بووە کە وازام ئەوە جزئێکەتی ئەو مەوسوعەیانە لەمانە ئەوە وەسیتنا لە پاڵ لە دوای ئەوە تقریبا 14 مجلدە 14 مجلدە پێوترێ الحقيبة الدكتور علي القرداخي الاقتصادية 14 مجلدة اللي هموي لباري اقتصاده أم 14 مجلدة همو كتابة كان شمنية لاقتصاده أهم يكتوبة كان ملاحظة فهم كتابة ترمانية اشتات هذا تحليلي اقتصادي مثلا هو نشوة ناو حقيبة كهو كتابي رسالة دكتوراه كشم أصلا مبدأ الرضا في العقود أويش نشوة ناو هناك وشان شتيكي ترهي نشوة ناو موسوعة كوا يعني خلاصي رنga بقاتا بس كتاب بس مجلد لاقتصاد درس مع كدوه بلام لما جالي تحقيق الشاء الحمد لله من رولكي باش معي الحمد لله يكم وصيتي إمامي غزالي كانوا مجلدة الوسيط في المذهب تحقيق ما كردوه الحمد لله كتابي المختصر للإمام البويطي تقريبا 2 مجلدي قوريها أوش تحقيق راو الغاية القصوى في دراية الفتوى للبيضاوي أوش تحقيق وشرح شمان كدوة جيغا معنى أيها عفوا معنى لا إله إلا الله للزركشي وهروها أيها الولد للإمام الغزالي أمانة لباري تحقيق لباري فكرة وبراسي من وأزانم قورترين وباشترين كتابك اعتزازي بيئكم لفكرة فقه ميزانة فقه ميزان كإعادي توازن أكاتوا بو فكر إسلامي بنظري منه وببي أدلي شرعيش كأفرمي لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط خواي قورا ربطي كردوا إقامي عدل لتصورات لتصرفات بدوشة بكتاب كدستور أساسا بميزان موازين لو كتابك من هي لو كتابه هو تفرع كدو 3 مجلد تريش لباري إسلام الرحمة أوش مهمة علاقي نحن والآخر دعي البيئة أمنا تقريبا مجموعي دوري 15 كتابي تريش هي لمعالجة فكري استحكيوة كبيريس مع بيتي الله موفق من تمام دريج من إن شاء الله خواهي قورا زياتر بركتي خوي بروجه بسرتانا بوي بتوانن جوانترين بيشكش بن جنابي دكتور لا بنداله كانت چەند کوڕمان هەیە چەند کچمان هەیە و ئەمانە مەشغوڵی چین سەرقاڵی چین کچەکان الحمد لله خوای تعالی رحمەتی پێکردوین يعني كوريشي لاوە پێمان و کچیش و الحمد لله وأحفاد الحمد لله سأخوان صالح يعني أهم شيء من شورج دعاكم كخواي قورا صالح يعني كاو خدمتي إسلامك الحمد لله كوري قورا ما دكتور خالد الحمد لله ما شاء الله دكتوراه هي لنظم معلومات إستا مستشاري وزير كدكتور صالح كمسؤول لجانبي
هيئة محاسبة ومراجعة وتنظيم وتخطيط. هو دكتور خالد. ممتاز. كاك ماجد أو محمد ماجد أو تخصصي اقتصادي وضعي ودعائي اقتصادي إسلامي دكتوراه. استكيل الحمد لله مديري مصرفة، يعني فروع بعض الفروع مصرفي قطري إسلامي أو مديرتي. ما شاء الله. كوريس أمان كاك أحمد الحمد لله أو مهندسة ميكانيكية لوزارة غاز إشكا نقل غاز. الحمد لله أوش تازه گنجا يشتا احمد او قرة جوانك ابو كبير الدنيا يعني هم يعني جوان بس ما شاء الله. كشكانش بان الحمد لله تقريبا هم يان دكتوران تاو كردوا الحمد لله. يان لرجاي دكتور بو اويك دكتوراه تاو يعني الحمد لله جي بي زنابتيان ونا كردوا ان شاء الله. ما يسا تركيزه كينا سر يكي لاحفاد كان مناوي عليا تركيزي لسر كم كإن شاء الله لسر سيري من برا بإذن إخوة كبيت عالمك شرعي واقتصادي إن شاء الله. لشتان ساق بزنابي دكتور وتمني أواني شو زنابي شدريش ويكتان به الله إن شاء الله. جنابي دكتور علاقي جنابت لقل بشيق للرؤساء علاقي شي إيجابية بينري بعد قربان ليرو لوي هندك تشالاكي أبينين جنابت بون لقل بريز رجب طيب أردوغان سرو كوماري تركيا ياخد شيخ حمدي سرويشي ولاتي قطر ياخد سركردكاني هرمي كردستان شيخ تميم شيخ تميم بلا شيخ جاسم وشيخ تميم وأوان من ناوكان ينزور بباشي رنگا نزانم ويك أبينري علاقيشي وطيد هي لنيوان جنابتو سركردكان أمش خوي بو خوي بەشێکی ئیجابیات یەگەڕێتەوە بۆ مەسلحەتی کورد و کۆمەڵێک پاراستنی کۆمەڵێک بەرژەوەندی کورد لە مانتیقەکە. ئەم عیلاقاتە بۆ کوێ ئەگەڕێتەوە و کەی دروست بووە و جەنابەت بەردەوام چاوت بەم سەرکردانە ئەکەوێ؟ یەکەم حەقیقەتەن پەیوەندیم لەگەڵ چەند ڕوەسایەکی تریش هەیە. جاران لە پێشە لەگەڵ مەلیک عەبدەڵڵا ئەویش پەیوەندیمان هەبوو زیارەتمانە کرد. استقبالي كردين حقيقة استقبالك ريكو بيك خوي تعالى لي خوش بيت. وحتى بالمناسبة لقل روسيا بيوديمان زور بقوة بو تشنجر دعوتين كردوين كزيارتين كين بلام دواي مسألة سوريا توزي مسار بوينوا بهوي موقف سوريا لموضوع شرو أوانا إما حزبان تأييد روسيا بو سوريا ورؤساء تريشة لولاتا كان تريشة أوكو جزائريش بيونديمان باشا لقل هنا وهروها لشواني تريشة تقريبا لأفريقيا زور شوانا الحمد لله بيوندي بس هموي بيوندي كاني أما الحمد لله منهج وبرنامج يما سودي ليور جريد بقشتي بو إسلام هيش مصلحتك شخصي مني خوم نامي بشتنا أيوة بهي شكلك أو برنامجك ومنهجك الحمد لله أوانش أو أزانا شالبر أو زيادة الرزي ملقنا الحمد لله ليرود السيبيا بكين يما بيوندي مان زور باشا لقل جنابي أميري في شو كنابي جنابي الشيخ حمد بو بيابكي محترم وخاون شهامة بو براستكي بيوندي مان زور بقوة بو الحمد لله هربو خدمتي إسلام ومصالح ومشورتي خير وهروها شيخ تميم حقيقة يما اعتزازك بويكوا يعني بيونديكي تايبتي هي لبين معنا وينيكي جواني مسلمانانيش بيشارة بتايبتي خاصة دوي أم مسألة أولمبيادي بستودو براستي صورتك جواني دا الحمد لله يا مش لمانا بشداري لزور اشتعنا نعلم وكو بلي فعال بلان بشداري من هي وبشمان هي لم خير وخيراتي كأكري الحمد لله وهروها لقل تركيا براستي من جنابي طيب أردوغان أناسم ككاتك رئيسي بلديه للرقي جنابي أربكان منو جنابي قرضاوي علاقته بيونديكي زور بقوة معنا لقل جنابي أربكان ولقل خوال هردو كان خوش بد يا ربي حتى أبو علمي جنابة نظامي اقتصادي كي كتقديمي كرد جنابي أربكان يعني أو نسي قيهبو ناردي بو من تسليمي مني كرد وتي جنابه تماشاي كشي تعديل كرد من مراجعيناكم وفعلا تعديلات ما كرد نظام كان
وأو نظامية جزء كبير نظامي حزبي عدالة وتنمية إستكش أو علاقية مستمر متعيستك وفعلا سود إشمالية ورقلتوه بكردستان يكي لوانا بو مسألة كوقتك ريفرام دوما بو مشكلة قورة رويدة بين تركيا وكردستان وأوانا خريب حتى عفوا إبراهيم خليل تسليم كري بندا دوري هبو لوا كأوشونية تسليم نكري وهروكو خويب من توا مثلا وهروها بو قرانوي طيران بو سليماني يعني بو هولير من زوجار داوام كرد والحمد لله نعلم بتايبتي بداوي من يشوف بداوي سركردكاني عراقي إن شاء الله يا سركردكاني كردستان أوشتانا كراوة بلان بالنسبة إبراهيم خليل من الحمد لله دوري كيباش مهبو وتمشوف كما مسألة كان نكبو حكمته أما يكم درفته بو كردستان كأشياء الدروو أمان الحمد لله سركوتوبي لوشتانا إن شاء الله لسنا خوش بي وموفق من يا ربي جناب دكتورة تشينا ناوبرك بوي هندك بشو ورقرين لدواي ناوبركات دينوا خزمتي بينا لبرزكان ما بينراني برز خوشويست ناوبريكي كورت ورقرين و دواتر دريجة با گفتوگو كمان لقل جنابي دكتور علي قرداخي بروفيسوري شريعتي إسلامي واقتصادي إسلامي ليردا دريجة با قسكان ما ندين دواي أمنا وبرا لقل دوباره سلام و رحمتی خواتان لێ زەژنتان پیرۆز بێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان هیوادارین هەموو لایەک ساغ و سەلامەت بن هیوادارین دوای ماندووبوونی مانگی پیرۆزی ڕەمەزان ئینشاءڵڵا پشوویەکی باشتاندا بێ و لە زەژنی پیرۆزی ڕەمەزان دڵەکان ئاو درابن بە نووری ئیمان و بە ڕەحمەتی خوای پەروەردگار و ئینشاءڵڵا ڕوویان کرد بێتە دەرگای خوای تەعالا و داوایان کرد بێ کە پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانیان لێ قبوڵ بفەرمێت و لێرەدا ئێمە گفتوگویەک ئەنجام دەین لەگەڵ جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخی لە وڵاتی قەتەرەوە لە شاری دەوحەوە لە نێو کتێبخانە جوانەکەیەوە درێژە بە گفتوگۆکەمان دەین. جەنابی دکتۆر زانایانی پایەبەرزی ئیسلام کۆمەڵێک زانا هەم لە کوردستان هەم لە دەرەوەی کوردستان هەن کە جەنابەت عیلاقەیەکی باش لەگەڵیان هەبووە جیاواز لە باسی سەرکردەکان ئێستا باسی زانایان ئەگەر بزانین ئێوە لەگەڵ زانایانی هەرێمی کوردستان بە تایبەت و زانایانی جیهان بەگشتی عیلاقەتان چۆنە؟ بەنسبەت زانایانی جیهانیەوە ئێمە بۆ ئازانم پەیوەندیمان لەگەڵ هەمویان هەیە تقریبا 96,000 کەس شخصیە من لێ پرسراوی ئەوانم ئەن جەمعیاتەکانمان کوردیشیان تایە طبعا زۆر کوردیشیان تایە ماشاءڵڵا ڕەنگە 150 کوردیشیان تایە مەسەلەن دەوری 64 جەمعیە هەمووی عولەما پەیوەندیمان هەیە لەگەڵیان بەڵام لە شخصیاتەکان کە زۆر مەعروف بن جەنابی شێخ تەقی عوثمانی عالمێکی زۆر گەورە شێخ عفوان شێخ المەدەنی ئەوە یەکێکە لە کیباری عولەمای هند لە مەذهبی حەنەفیە الشيخ أرشد المدني جنابي الشيخ محمد حسن ددو جنابي الشيخ طبعا عصام البشير وهروها الشيخ محمد قرمز كبار علماء لو بيش اتحاد الحمد لله كمل لم يصربون بيونديم هبول لقل كبار علماء مصر لفظي اخواه يكم لقل جنابي الشيخ ابو زهره لقل جنابي الشيخ علي خفيف لقل جنابي الشيخ أزهر عبد الحليم محمود لقل جنابي الشيخ أزهر الشيخ الطنطاوي لقل جنابي الشيخ أزهر جاد الحق لقل علماء زور استشروها تقريبا أتوانا بلهم هرشي علمائك هل نشو بتناو ظلم طغيان إما بيوندي ما باشا لقل أنا أما لقل علماء كردستان بيوندي كما هرزول بقوة الحمد لله بتايبتي ما وتزاني لو أسيكي علمين معظم إجازات علماء كردستان أقريته أبو شيخ ابن عمر قرداخي كو أقبيت آموزي حقي دايك من مثلا إيما أول جنابي الشيخ نجيب ولي قلتوا الشيخ نجيب أبيت خالي قوري إيما مثلا جالبر أوام بيوندي ما هي بيونديكي روحي بيونديكي كسياتي بيونديتي دراسش
يعني کە ئێمە نەوەیەک کە گەڕاینەوە بەڕاستەکەی من زۆر گرنگمدا بە زیندووکردنەوەی قوتابخانەکان نەمام نەوەیەک مامۆستا تەماشام کرد چەند مامۆسایەک بەڕاستی عالمی گەورەن بەڵام قوتابیان نەبوو تەرتیبی قوتابیمان بۆ کردن والحەمدوللا تا ئێستا گەیشتۆتە ئەو پلەیەکە ئێستاکێتایەتی لە فەزڵی خواوە ئێمە هەر لەگەڵیانین و هەر لەگەڵی شارەکە و حتا لەگەڵ ئیتیحادی عولەمای کوردستانیش پەیوەندیمان باشە و ڕێک و پێکە و برامانە کاک عەبدەڵڵا و هیچ مشکلەیەکمان نییە الحەمدوللا لەگەڵیان دەستان خۆش بێ و لەشتان ساک بێ ئینشاءالله. جەنابی دکتۆر ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین نزیک بووینەتەوە لە کۆتایی بەرنامەکە. پێمان خۆشە پەیامی جەنابەت بزانین لە کۆتاییدا بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ زانایانی بەرز و بەڕێزی هەرێمی کوردستان و بۆ سەرکردەکانی هەرێمی کوردستان لەم جەژنە بە تایبەت سەرکردە حاکمەکانی ئێستایی هەرێمی کوردستان پەیامت چییە بۆیان و لێرەوە پێیان ئەڵێی چۆن لاپەڕێکی نوێ دەرحەق بە خەڵکی کوردستان هەڵبدەنەوە و دووبارە بێنەوە بۆی خزمەتی خەڵک بکەن و قڕیوقاتی دروست نەکەن لە کوردستان. وەڵا یەکەم من پیرۆزبایی پێشکەشەکەم بە هەموو کوردستان بە گەلی کوردستانی خۆشەویست و هەروەها بە لێپرسراوانی کوردستان بە هەموو سیاسەکان بە هەموو لێپرسراوەکان بە هەموو مامۆستایان بە هەموو مکەویناتی گەلی کورد و هەروەها بۆ هەموو مسلمانانیش بێگومان. بەڵام پەیامم بۆ ئەو برادرانەی کەوا حکم ئەکەن ئەوەیە ئەمە حکم فرسەتە بەڕاستی ئەم کورسیە دەوام ناکە بۆ ئینسان و تاریخش شتی خۆی هەرە نووسێت شاکیش ئەنووسێ و خراپیش ئەنووسێت کەسیش ناتوانێت تاریخ بگۆڕێت ئەگەر ئێستش بگۆڕێ دوایی هەر ئاشکرا بێ. جا لەبەرەوە من داوا ئەەکەم لە لێپرسراوانی کوردستان کە خزمەتی گەلەکەیان بکەن بۆ ئەوەی کەوا مێژوویەکی جوان بنووسێتەوە بۆیان لە خزمەتگوزاری و لە عەدالەت و لە یەکسانی و لەمانە. بەڵام بەداخەوە بەڕاستەکەی بۆ ئیکەوە واقعەن وەزعی کوردستان لە ناحیە سیاسیەوە ناڕێکە بەجددی ئەوە من ئێستا لەم جەژنە من زۆر ئەترسم کە ئەم هەڵەی تازەش بەردەوام نەبێ زۆر ئەترسم ئەم هەڵەی کە هەیە بەردەوام نەبێت. بۆچی؟ چونکی بەڕاستەکەی یەکەم دوشمنانی کورد زۆرە وەختی ئێمە ئەتوانین مقاومەی دوشمن بکەین بە یەکبوون. ئێستا کوردستان چەند کوردستان ینی مەسئولەکان حتا چەند کوردستانە چەند ڕێیە چەند شتە چەند پارێزگا چەند ئیدارەیە چەند کەس دەور ئەبینێ. ئەمە مشکلێکی گەورەیە دەوام ناکە بەم شەکڵێ بێگومان دەوام ناکات. جا لەبەر ئەوە من داوا ئەەکەم کە وەکو ینی وەکو لە ئێمە بە مەفهومی ئیسلامی ئیتەقوا الله تەقوای خوا بکەن بۆ خۆیشیان و بۆ گەلەکەشیان بۆ ئەی کەوا بمێنەوە و هەروەها حیفاظی گەلەکەشان بکەین. بەڕاستەکەی وەزعی کوردستان زۆر ناڕەحەتە ینی معقول نییە خەڵک مەهما کان کە وەزعی خراپتر بێ لە عەرەبستان معقول نییە مەسەن برایەک لە بەغا ڕاتبی خۆی بە تەواوی وەرگێ برایەک لە کوردستان ڕاتبی خۆی وەرنەگە لەبەر نەوت باشە ئەو نەوتە قیمەتی چییە؟ ئێمە نەوتمان بۆیە ئەوێت کە دەوڵەمەندمان کە چاو لێ تێزێکی قەتەر ماشاءالله هەموو شعبەکەی و گەلەکەی لە منتهای ڕوفاهیەتان. ئەی باشە ئێمە ئەگەر نەوت سوودمان پێ نەگەێنێ بۆچی زەرمات بۆچی بێتە؟ ئەمە مەسەلەیەکی مهمە. ئەمە دووە. سێهەم عەدالەت ئەساسە ئەم کەونە لەسەر عەدالەت. ڕیسالەم بۆ مامۆستایان ئەوەیە کە حەقیقەتەن لەگەڵ گەلی خۆیانە بژین و تەجاوزی بەعزە ئەفکارێکی جوزئی بکەن کە ئێمە دائیمەن تەرکیزی لەسەرەکەین مەسائلی جوزئیات و ئەمانە تەجاوزکەن بۆ کولیات بۆ مەسائلی مەصالح و بەرژەوەندی گەلەکەمان بۆ قەزای ئیجتیماعی بۆ معالەجەی فەقر بۆ معالەجەی تەضەخم ئەو خوتبە جوانەی کە خەڵک مەجبورە بێتە لامان با ئیسفادەی لێ بکرێت هەر بۆ شتێکی بچووک نەبێت بۆ ئیساری فتنە و مەشاکل نەبێت بەڵکو بۆ بەیانی عەقیدە بێت بۆ بەیانی ئەخلاق بێت ئەخلاق جوانی
بۆ بەیانی شمولیەتی ئیسلام بێت بۆ بەیانی عیلاج و حلول بێت نەکار بۆ ئەم شتانە بێت داواشمایە لەگەلی کورد وەلەو سەبر بکات و ئینشاء الله تەعاون و یەک بوون و ئەم جەژنە ئینشاء الله لیان پیرۆز بێت و داوام وایە کە ئینشاء الله کوردستان هەر شاد و لە خۆشییا بێت و مسلمانانی هەمیشە هەر سەربەرزن و عیزەت و کەرامەتیان هەبێت ئینشاء الله. و هەروەها بەڕاستی پێخۆشحاڵم کە زۆر سوپاسی ئەم براخۆشەویست و عەزیزە بکەین دڵسۆز کاکە شێخ و لەگەڵ ستافەکەیە و هەروەها کەناڵی پەیام کە لێوە ئەم ستافەیان ناردووە بۆ لای ئێمە ئەمە شوێنی شانازی و شایەنی سوپاسن زۆر سوپاسدانەکەین زۆر خۆشحاڵ بووین زۆر سوپاسی جەناب دەکەین کە لەم دیمانەیە لە شاشە جوانەکەمانەوە جەناب لەگەڵمان بووی هیوای لەش ساقی و سەلامەتیت بۆ خوازی بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاسی بەپیانم بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست هەیە کە تا ئەم ساتە وەختە بینەر و بیسەرمان بوون لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خوای گەورە ثەبات و ئیستیقامە بە ئێمە و بە ئێوەش ببەخشێ ئینشاء الله هیوای لەش ساقی و سەلامەتی بۆ ئێوەی ئەزیز ئەخوازم هەروەها سوپاس و لێزانینم بۆ ستافە بەڕێزەکەم هەیە کە لە پشتی کامێرەوە ماندوو بوون لەگەڵمان خوای گەورە پاداشتی خێری ئەوانیش بداتەوە تا دیمانەیەکی تر جەژنتان پیرۆز بێ تاعەتتان قبول بێ بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.